ڕۆژتان باش بینێرانی بەڕێزیە نارتی بەختەوەرم لە بەرنامەیەکی تری مامەڵە پێتان دەگەمەوە لە بەرنامەی ئەم جارەی مامەڵە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانین دیارە بەهۆی ئەوەی کە بەشداربووانی پرۆژەی وەرینسیتی کە پێکاتوە لە 1200 خان و ڤێلا شوقا بۆی ئەوەی کە زیاتر لە 10 ساڵە پرۆژەکە تەواو بۆ بەڵام بێزگەلەوەی کە بریکارەکەیان مقاولەکە چەند جارێکە و پرۆژەیە پارەی وەرگرتووە و خانووکانی ڕادست نەکردینە تا ئێستا بەشێک لە پرۆژەکە بە تەواوەتی تەواو نەکرایە و بە کاولی بەجێهێشتراوە و ئەوان نازانن داوای مافی خۆیان لە چێندەرێ بکەن لەگەڵمان بوو. تۆرەجارە دوو قسەی لە بۆم بکە سڵاو هۆکاری گرتبوونەوەی ئینگۆ لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ ئەوەکەیمە لێرە کاک ڕزگار دەست پێ دەکا ئەمە لە ماوەی تقریبان 13 ساڵە لە 2009 هەڕۆژەی بە بیانوەک ئەمە دەنێرنەوە یعنی بیانوەکە چییە مشکلەکەیمە ئەوەیە پرۆژەکە هەروەک خۆی مایتەوە پرۆژەی وەریستی لە 1400 یەکەی نیشتەجێ تقریبان پێک دێ نزیکەی 5-6 خێزانی تێدا یعنی بە عایلەی تێدا بەڵام هەر ڕۆژێ ئەوها ئێستاوە چۆن بە نوێنەرایەتی دوو کەس دەستە ژۆری هەر ئەو دوو نوێنەرێ و کۆتا یعنی هیچ تەکمان ناکەوت پرۆژێت چەند دەستی کردیە کەیتەوە بۆ چەندتان پارەدایەکی لەکن شخصەچی بوو شخصەکە تەواوی نەکرد ڕۆی ئێستا لە دەرەوەیە چەندی بردەگە خۆی بەخوای ئەوی بردی زۆر بوو یعنی ئێستا وەڵڵاهی بە $1,000,000 ینی یان کەس نەیگرت لێ پێچینەوە بەخۆی هەر لێرە بوو لە هەولێر دەژیا هەر لەبەر لێرکوانەش ڕۆی شتەوێن دەرێ ئێستا کەس نازانین لە چێندەرە بەخۆیان دەزان لە چێندەر چەندی بردیە پارەکە چەنداوی بردی پارەکە محدود نییە بەڕاستی کاک ڕزگار چووکە ئەمەش نازانین بەڵام ئەوەی ئەمە بزانین خەڵکەکە لێرە زەرمەند بووە لە بینی حکوومەت و وەبەرهێنەر بەڵام ئێستا وەبەرهێنەرێک هاتیە پرۆژەکەی جێبەجێ دەکا 3 جار لێژنەیان پێگەێنە لێژنەکە هەڵوەشایتەوە حکوومەت هەم حکوومەت بەدڵی نییە هەم زاری وایەوە بەرهێن ئەو لێژنەلەوەی پێک دێکەوە کێشەکە چارەسەرکە بەڵام حکوومەت دەیوێتن پرۆژەکە جێبەجێ بێ و زەرمەندیش نەبی شتیوان نییە یعنی قوربانیدانەکە خەڵکەکە دەیدا چوینە لای دکتۆر محەممەد شکری چوینە لای سامان کاک ساما عارەبی یعنی گۆیتمان ئەگەر ڕاتان لە وەبەرهێنەرەکە نییە وەبەرهێنەرەشکە بینن دەرێ لەو وەبەرهێنەرەی باشترمان بەدەست ناکەوی ئەو ئەخر ئەو هیچ ئیتفاق هیچ گەرانتێکی نادەنێ لێرە کە تەواوی بکە ئەتوو ئینسان ئەگەر شتێکی کرد دەبی لە مقابل شتێکی بدەیەوە بەڵام حکوومەت دەوێت پرۆژەکەش تەواو بکە و کەس لەسەر و اختلاسکردن و پارەبردن و گەندەڵیە کەس ڕاپێکی دادگا کرد کەس یەک کەس گیرایە پێشتر لەوێن دەرێ 5 مانگێک گیرا دەڵێن ئێستا بەر بووە ینی پارەی بردەبوو ئەویش هەر لەگەر ئەوەیە مەشروعەکە چکە هەندێک هاتن پرۆژەکەیان 3-4 دەست فرۆشتەوە یعنی شوقە هەیە 3 دەستی کردیە لە فرۆشتنێ یعنی حکوومەت بەڕاستی زۆر کەم تەرخەم بووە بەرامبەر وەبەرهێنەرەکان پاش چەند گردبوونەوەی ئەنجامەی دەبێ و هەموو بەخوای ئەوە نزیکەی دەیەم گردبوونەوەی بەڵام ئەمە وازناینی چونکە ئەمە گردبوونەوەی هێمنانەیە گردبوونەوە کە بۆ عەقی خۆمان داوای دەکەین ئەمە وازناینین چونکە مافمان لە لای حکوومەتە و حکوومەت ئەگەر پرۆژەکانی پێتەواو ناکرێ با نەیدا با هەر ئەوها بمینێتەوە خەڵک لە خۆی ڕێگایچکە دەگریتە بەر خەڵک کرێتیە خەڵک ئێستا 13 ساڵە سەم لەگەت پیاوەی کرد گوتی 20 دەفتەرم خورایە نزیکەی 30 دەفتەریش تێدا بەڵێ 30 دەفتەر چکە 30 دەفتەرەکە ئەوەیە شوقە و ڤێلە و خانووە یعنی شوقە ڤێلە هەیە 500 مەترە شوقە هەیە 180 مەترە یعنی پێ لە 8 دەفتەری دەست پێ دەکا 8 دەفتەر 9 دەفتەری دەست پێ دەکا هەتا نزیکەی 30 دەفتەری بەڵێ سوپاس کاک مامۆستا باشیە تو وەڵام منەوەم باش نیە دانم تاخم زۆر قسەم باش نییە
ئەتوو باشی کاگڕزگار مرحبا شلونك إيه. انت ليش ما تحكي بالكردي اول شيء؟ كردەکەم باش خانەقی نییە خانقيني مو مشكله بەتەواو نییە انتو ليش بروجه شي کاکە ئێمە کۆستینە كويس کۆستی فرقي لە گەوەرینستی بەێ ئەتوش دەشتی بەهشت دەشتی بەهشت. یعنی ئێستا بەشداربوانی سێ پرۆژە لێرەنە وەرینستی کۆستی دەشتی بەهشت بەڵێ چەندە بەشداری و پرۆژێت کرد واللهی ئەوەی دەوری 2011 بوو حتا ئەوەی 2022 11 ساڵ 12 ساڵە چەندت پارەدایە واللهی تقریبا دەوری پێش دەفتەر بەێ بەێ خانەکەت کرایە نەکرایە نەوەڵە نەکرێت ئێستا دەتەوێت چ بڵی لێرە خڕبوویەوە واللهی ئەوەی هاتن داوا دەکەین بزان حتا کەنجی ینی چاوەڕێ بکەین 12 ساڵە یان خانیان پارەکەمان وانە کەس گیرایە لەسەر و پرۆژەنگ و کەس دەزانی پارەکە چێوە حتا ئێستا نیە زۆر مراجعمان کرد وڵە بخۆی کەس جوابتان ناداتەوە واللهی دەڵێن ژەمان کردیا و چاوەڕێ دەکەین کەس خۆش زۆر سپاس دەکەم. عاد المشاركين انت نعم. قرية دشتي بهشت دشتي بهشت نعم, نعم. ايش قد دافع؟ 12 دفتر 12 دافع نعم صار لنا عندك 12 معلومات سنة انت نعم نعم, نعم. والله تطورات الشغل بعد المناشدات والمقابلات آخر محطة قابلنا ممثل حكومة الإقليم الكردستان في بغداد وأجل الاحترام والتقدير إلى بەڵێ پاش هەوڵەی زۆرەوە یەکێ لە بەشداربووەکانی پرۆژەی دەشتی بەهشتا دیارە هەوڵەی زۆریدای بەهۆی ئەوەی بەخۆی لە بەغدادا دەنیشیتن کە نوێنەری حکوومەت هێرێمی کوردستان لە بەغدا ببینیتن بەڵام بینیتیشی بڵێ نعم فقابلنا شخصيا الأستاذ فارس عيسى وبعد المناشدات والمطالبة وانطانا وعد أنه هذه المناشدة يسلمها باليد الكاكا مسرور أخذ رقمنا وآنست سلوى الخفاجي قابلناه وصار له 6 اشهر لحد الان واحنا توقعنا 3 ايام 4 ايام يردونا تليفونيا اتصال كذا فالى الان اي رد ماكو صار قد مستلم 6 اشهر هذا بالاحتجاج نعم صار له 6 اشهر تقريبا مستلم الاحتجاج وعدنا وعد قال انه راح اسلمه بيد كاكا مسرور كل الاحترام والتقدير لرئيس الوزراء نعم بس دقيقة دیارەوانە لە نوێنێراتی ئەوانەی کە کۆمەڵک بەشداربووی عربن کە لێرانە خانوویان هەیە دیارە هەوڵێکی زۆریاندایە وەکو باسمان کرد نوێنەری حکوومەت هێرێمی کوردستان لە بەغدا بین دیارە لەوێن دەڕێ بەڵێننامەیان پێشکەش ئەوان کرد یا داشتەشیان پێشکەش نوێنەری حکوومەت هێرێمی کوردستان لە بەغدا کردووە پاشەش مانگ لەوێ بەڵێنی ئەوەی پێداینە کە یاداشتنامەکەیان دەگەینێتە سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان بەڵام وەکو خۆی دەڵێ پاشەش مانگ تا ئێستا هیچ وەڵامێکیان دەست نەکەوتووە بۆیە لێرانە لە بەغدای هاتوونەوە گرتبوونەتەوە بەڵێ اريد اناشد لكل مسؤول عنده بيت هيكل يقبل اجي انا اسكن به يقبل اذا يقبل احنا قابليها احنا ما نطالب اكثر من حقنا لا اكثر ولا اقل يتحسم هذا الامر صار له 12 سنه الى الان كل شيء ماكو بس مجرد وعود الى الان داواکاری تەنها ئەوەیە دەڵێ داوا لە بەرپرسان دەکەم ئەگەر ئەوان خانوەکی هەیکەلیان هەیە دەتوانن بێن لێ نیشتەجێ بن بێبێەوەی تەواو بکرێتن داواکاری ئەەکەی ئەوەیە ئەو بەڵێنانەی کە پێیان داوانە بەوەی کێشەکانیان چارەسەر بکرێتن بە زووترین کات ئاوڕێکیان لێ بداتەوە کێشەکەیان چارەسەر بکرێت شکران مەمنونین مامۆستا باشی مامۆستا بەڕێز چۆنی چاوت مازن. باشی سەلام لە چی هاتی ئەو پرۆژەیەتیە کەی بەشدار بووی چەندتدایە قوربان ئەم وەکو خاوەن پرۆژە نین بەڵام ئەو بەڕێزانە پەیوەندیان بەڵێ پەیوەندیان پێوکردن بۆی کەوا بەدەنجانەوە بچین ئێمەش وەکو کە کاتی خۆی نوێنەری خەڵک بووین و وعدامان بە خەڵکدا لە خزمەت خەڵک دابین ئەو ڕۆهاتین ناو ئەو داوایە ڕەوایی خەڵک کەەوە نزیکەی 13 ساڵە ئیواهەیە 50 دەفتەری خەواندووە بەداخەوە بۆیە داوا دەکەن ئەو حکوومەتە بەڕێزە لە ئەنجامی ئەو هەموو گەندەڵی لە ئەنجامی ئەو بەناو چاکسازی ئەو پرۆژانە ڕاوەستاون هەموو پرۆژەکان دەستیان بەکار کردو تەنها وەرینستی نەبێ وەرینستی تا ئێستا ئەوەی کە پارەکەی وەرگرتووە دیاریش نییە ینی کێشەکە لەوەیدایە ئەو هەموو پارێزە بەلاحا بە مەلاین دۆدار خوراوە و دیاریش نیە خاوەن پارەکە بۆیە ئێمە دێرە داوا دەکەین بەڕێز سەرۆکی حکوومەت جێگەکە بەڕێزەکەی وەزیرە بەڕێزەکان لە نزیکەوە بە داداچونێک بۆ ئەو پرۆژەیە بکەن و ئێمە سوپاسیان دەکەین و بۆ پەڕی هێمنانەوە هاتوون سەر شەقام مامۆستاوە جاری یەکەم نیە لەو پرۆژانە گەندەڵکاری دەکرێتن و کۆمەڵە خەڵک پارەی دەست دەکەی و پارانە دەباتە خارج باشە ئێوە ینی پێ وایە ئەوە چارەسەرە بۆەوەی خلێرە هاوڵاتیان کرد ببنەوە ینی چارەسەری بنڕێتیان ناڵێن چارەسەر نییە بەڵام هەر هەو وەزیرێکی بەڕێز داوای لێ دەکەی کە بسی لای بەڕێز سەرۆکی حکوومەت ناتوانێت نەک بڵێ دەچین ناتوانێت بڵێ ئایان ناش
هیچ بڕیاریان پێی نییە وەزیرە بەڕێزان بەداخەوە ئەگەنەوە ئیشی وەزیرێکی بێک تەوقیع و شەنە هەموو واژوو دەکرێن ئەو هەموو پارێ هەر هەموو لە ئەو سەرمایەدارە دزانن دوو لە ڕووی جەماعەت کە پارەکان دەبن بۆ دەرەوەی وڵات خەڵکی گەنجی وڵاتی ئێمەش لە برسان دەمرێ خۆی دەکوژێ و توش ئینتیحار دەبێت بۆیە بەڕاستی ئێمە دەڵێن ئەوانەی کە دڵسۆزن بۆ خەڵک و خاک ئەوەی کە وعدیان داوە کە خیانەت نەکەن سوێندیان خواردووە ئێستا کوان بابێن بەدەنگ ئەو خەڵکەیەوە بێن و ئێمەش وەکو وعدی خۆمان هاتووین ناو خەڵکە داوا دەکەین کە بەڵێ خەڵک خاوەن داوایەکی ڕەوایەتی و بەهێمنانە داوا دەکەن 13 ساڵە ئەو پرۆژەیە چیری هات سپاس بۆ جەنابیشتان دەستی ئێوەش خۆش بێت زۆر سپاس قوربان منش خانوم هەیە لێرانە ئەوە لە 2011ەوە تا ئەساشیە هەر ئەمڕۆ بەیانی و ئەمڕۆ بەیانی و ئەم مانگە و ئەم ساڵەوە دوومانیکەوە سەرۆکی حکوومەتیان گۆڕی ئەمە تازەیە هاتووە تر هەر ئەم بەم نەوەمانێنەوەمان بن هەتا ئەساکیان وەڵی مەبلەغێکی زۆرە کەم نییە زۆرە بەخۆ 330,000 دلارمەوە 33 دەفتەر بەڵێ ترەوە هەر ئەمڕۆ بەیانیمان پێکەنەوە سە ئەو پارەی وەرگرتووە چی بەسەر ئەوەی پارەی وەرگرتووە ناوی ئەوە بۆیە ناوەکە شێڵم لەبەرەوە هەموو دنیا بیناسێ پارەی نەقد لە ئێمە وەرگرتووە تا ئەساکی هیچ بەخۆی لێرە مایە چتە خالی نەخێر لە تورکیا دانش لە تورکیا بە پارێنگۆ بەڵێ بە پارەی ئێمە 85 میلیۆن دلاری خەڵکی وەرگرتووە لە تورکیا لە خۆی دانیشتی تابان لێرە گرتیشیان بەرەڵایان کرد گرتیان بێ ئەوەی لە پێچینەوەی لەگەڵ وەڵڵاهی تر لێ پیچونەوەکەی چی بوو نازانم کەس نازانێت هەفتەیە دەڕۆژ سژیان کرد و دوایەوە بەرەڵایان کرد لە سەودا بەخۆی لە تورکیا زۆر سواسانەکەین بەخێر بن سەرچاو باشارە دەسعات باش وڵا لەوەریستی لەوەریستیارێ وەڵام وڵایە من شقەمێ چار شقەمێ شقی بەدە دەفتەری کرایە چل دەفتەردا ئارێ وەڵا دایتە چێ شەریکەی ڕەنج چێ ئەو شەریکەیە پێشی لە چێ ئەو کابرایە و ناوە وەڵی نازانم شتا ناڵێن لە هەولێرەیە لە چێ وەڵا نازانم نشێ بزەبت بەس پارەی هەموو برچی لێ کرد پارێ عالمی خوارد ڕۆی خواویز هەمووش فەقیر هەموو کوڕە فەقیری باشە کەس لێ پێچینەوەی لەگە کرد کەس وەڵا چەند جارە بین وعدی دەدەن و فەدرەچکە هەتا یاسی هیچ بەیز نەکرێ بەڕاستی ئەوە یاکە دەمانێت تەواوی کەن و بدە حەقی میلەتەکەی حەقی بدەن و دەست کابرایی تەواو ئەوە 11 سارەکە بە ئاوت دابایە دێکرێت سۆپارە چل دەفتەر خەڵکی دیسی دەفتەر خەڵکی دی دەفتەر هەموو پارێتی بەسەر وەڵا هەمی خورە ئەمگە باش دەزانن بە چ خوناگە بزانێ معلومات خانیەکان چی لێ هاتبوو چۆن دروست کرا بوو وەڵای خانەکان هەمووی دەستکاری کرا عادیخان هەموو دەستکاری کرا عادیقە نما عادیخان هەمووی کراوە خانی و 200 خانی دروست کرا ئەو خانی ئێستاوە فرۆشراوەش و عایلی چتۆنەیە بەڵێن خانی هەیە چەند جارە کرایە و فرۆشایە ڕاستە بەرێوە ڕاست ئارێ وەڵا چەند جار کرا و فرۆشایە ئەگەر معلومات بە قورعان معلومات نییە بەدەزانم یعنی خانی هەیە دوو عقدی لێ کرایە ئەوانە ئەتە بۆ ئاخری گوتیان کۆتایی پێهاتێ مۆزوعە گوتیان ئەو مۆزوعە کۆتایی پێهاتی یعنی هەموو شتێک عەل بووە گوتیان دایانە ئەوە چی مقاولەشکە بەس دوایە ئەویش ڕاگیرا و ئێستاش کەس نازانی چی بەسە دێت لەسەر چەند وەرزە اولا السلام عليكم. احنا نتفاجئ يعني هاي صار لنا 12 سنه وراح نطبل 13 سنه ومدى نحصل الى مدى نوصل الى نتيجه. انا اقول مع الاسف هذا الاقليم الجميل الحلو ليش بعض المقاولين يسيئون الى سمعته مع الاسف. جرحتهم ايد يعني احنا ما يخالف احنا قبل كل شيء احنا لو ما حكومه الاقليم لو ما حكومه ما كانت تثبت حقنا لا بهيئه الاستثمار ولا بكل شيء، لكن حكومه الاقليم ثبتت حقنا كمواطنين احنا عراقيين، ثبتت حقنا في هذا المشروع. تدافع انت؟ انا دافع 6 دفاتر و10 ورقات. انا من اقول لك انا ما حصلت على شيء، انا بعت بيت ب8 دفاتر هسه يسوى له 32 دفتر.
بعتها بوقتها ب8 دفاتر، هسه يسوى له 32 لين. ليش؟ لان انا جيت ادور امان بعد ما كتلوا اخويا وولده، انا جيت للاقليم بدي ادور امان، الامان هنا كان احسن والوضعيه ترجم اوش هاوڵاتیەکی تری عەرەبە کە لێرانە نزیکەی 6 دەفتەر و تا 7 دەفتەریدایە بۆی بەشدار بێ لەو پرۆژەیە بەخۆی دەڵێ پاشەوەی هەستمان کرد کە هەرێمی کوردستان هەرێمێکی ئارامە، حکوومەت هەرێمی کوردستان ڕێز لە هەموو خەڵکێک دەگریتن، بۆ ئەوان هاتوونە لێرە بەشداری و پرۆژەیان کردیە، بەڵام نەیانزانیە بەم شێوەیە دووچاری گەندەڵی و دووچاری ئەوە دەبێنەوە کە قۆڵیان ببڕدرێ و پارەکەیان ببەدرێتن، بۆیە داواکاری هەیە. احنا مطالبنا صار ان احنا سنين نطالب من هيئة الاستثمار، وقابلنا وقالوا باكر وعقبه 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 وتوقيع وباقي على توقيع، لكن الظاهر انه ما نقدر نحصل نتيجه لانه اكو تلكؤ بالموضوع بين المقاول بين هيئة الاستثمار. الحكومه حكومه الاقليم بالعكس هي كل استعداد عندها، واجتمعت ويا المقاولين واجتمعت ويا هيئة الاستثمار، لكن التلكؤ دا يصير بهيئة الاستثمار ودا يصير من المقاول. احنا هسه صار 13 سنة كافي، يعني والله تعبنا، واحنا ما نريد الاقليم ينضر بسمعة هالقدوتها، لانه بغداد رغم مساوئها ورغم الوضعية اللي بيها، لكن المشاريع صارت امانها اكثر من مشاريع اقليم كردستان، وهذا احنا ما نرضى به، لا نرضى به. احنا كمواطنين عراقيين نحب الاقليم وقاعدين وعايشين وياهم، وهاي سنين الي انا قاعد هنا بحدود 8 سنوات، والله العظيم وبالله الكريم فلا اكو اجمل واحلى من اقليم كردستان. انا احكي لك اياها كامان وكوضع وكعيشه، اما بقيت لا ما. فاحنا نطالب من الحكومه، وهذا التجمع اللي يشوفوها ترى اكثريتهم اخواننا الاكراد والله وضعيتهم تعبانه، والله العظيم كلهم بايعين بيوتهم ورادوا سكن اجمل واحسن. يعني الاقليم من دا يتقدم سنه على سنه، المواطن من حقه ان يتقدم، من حقه ان يخطو خطوه لقدام. ليش تعيقوه؟ ليش باقي بمكان لحد الان هو مكان مظلم، قاعد ايجار، مواطن كردي يقعد ايجار وحكومه هاي موجوده، والله حرام، والله حرام. باع بيته، باع قاعه، باع عمار، باع اسخام، يريد يدور على مكان امن وانظف، لكن ما لقى مع الاسف. وەکو باسم کرد دیارە ئەوانە 13 ساڵ دەبی لەو پرۆژەیە بەشدارن، هەوڵی ئەوە دەدەن کە ئەو کێشەیە بە شێوەیەکی ئاشتی چارەسەر بکرێتن، بە خۆیان دەڵێن نامانەوێت ناوبانجی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا لە شوێنێکی تر ینی ناشیرن بکەین، لۆی هەوڵیان دا لێرە چەند جارە گرتبوونەوە لێرە ئەنجام بدەن بۆی بتوانن مافەکانی خۆیان وەرگرن. ممنونين أستاذ، ممنونين. وصلت. مرحبا أختي. السلام عليكم، أنا متقاعدة فاطمة حميد هاشم. فاطمة حميد هاشم متقاعدة من بغداد. أوجه كلامي للسيد رئيس الإقليم مسرور البرزاني على أنه واحد إحنا جينا بأرض كردستان يعني للبحث عن الأمان والقانون. فبال 2013 لحد الآن احنا 2022 ولحد الآن احنا اشتريت أنا شقة بورين سيتي بمشروع وورين سيتي، دفعت 5 دفاتر على أمل أنه أنا من أتقاعد أنه واحد أجي أسكن بكردستان. لحد الآن أنا ما استلمت، وقدمت إلى الاستثمار شكوى، قدمت إلى محكمة أربيل وحصلت على قرار حكم من محكمة أربيل إنه واحد غرامات تأخيرية كل يوم $20، وهذا إنه واحد هذا هواء في شبك، هذا الهواء في شبك. نبقى احنا كل يوم كل 5 سنوات قرار شكل وشركة شكل، مرة وورين سيتي، بعدين ورا فترة من اشتكينا شانتي، وبعد وراها لا شركة شانتي انه الاستثمار انه على اساس تستكمل المشروع، بعد شركة شانتي انه على اساس سلافة تستلم. احنا نبقى انه كل 5 سنوات انه شركة شكل، واحنا ما مستلمين كل شيء وباقين بالانتظار. مطالبنا انه نستلم حقوقنا مثل ما سلمنا اموالنا اللي اقليم كردستان، نستلم على الاقل الشقه اللي موجوده اللي على اساس بها عقد رسمي وحسب قرار حسب القانون. احنا نتعامل هسه بالقانون ونتعامل بالانسانيه، انه عمري انا هسه خلص وتقاعدت ولحد الان ما استلمت. شكرا جزيلا، مع امتنان. تتواني بكردي ندخل كردي بقول شلون ما اعرف شلون مو كردي مو طبعا.
خێری سەرچاو ئەوی پرسێت چێ بەسم مامۆستا باشی کوی عفوا كاكرز باش دووەرە دوو قسەم والله حزمني بس دائري ما حزمني ناوم درستين براستي ناو دەرناچی بەس چاو دەرێت خدم ساوي شم درنتي خوش كاكرز قاعد ممنونتين باش